یادەوەریەکان. ئەگەر پرسەکە نیشتیمان بێت، زانست لاوەکیە. نووسینی ئیسماعیل بێشکچی. وەرگێڕانی لە تورکیەوە محەممەد عیزەدین. چاپی دووەمی ئەم بەرهەمە لەلایەن دەزگای فامەوە ئەنجام دراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەزگای میدیایی هاوڵاتی. یەکەمین ئاگادارکردنەوەی مەترسیدار ئەو ڕێگرە بنچینەییانەی لە بەردەم گەشەکردنی توێژینەوەی کۆمەڵایەتین لە تورکیە. لە کۆتاییەکانی ساڵی 1969 هەواڵێکم لە زانکۆی حاجەتەپەوە پێگەیشت. لە نووچەکەدا هاتبوو پەیمانگای توێژینەوەی ناسنامەی زانکۆی حاجەتەپە و ڕێکخراوی زانستە مرۆڤایەتیەکانی تورکی بە ناونیشانی پێشهاتەکانی بەردەم زانستە مرۆڤایەتیەکان لە تورکیا دەیانەوێت سمینارێک ڕێک بخەن لەپاڵ ئەوەی داوای بەشداریکردنیان لێکرد بووم. هاوکات داوای ئامادەکردنی بۆ چوونی منیان دەکرد سەبارەت بە چارەسەری کێشەکانی توێژینەوەی کۆمەڵایەتی لە تورکیا و ئەو مژار و کێشانەی بۆ توێژینەوە دێنە پێش. سیمینارەکە لە 23 تا 25 مانگی 2 ساڵی 1970 لە زانکۆی حاجەتەپە بەڕێوە دەچوو. بۆ سمینارەکە بۆ چوون و هزری خۆم لەژێر ناونیشانی کێشە سەرەتاییەکانی توێژینەوەی کۆمەڵایەتی لە تورکیا نووسی و بەر لە ماوەی دیاریکراو بۆم ناردن. ڕۆژێک بەر لە سمینارەکە چوومە ئەنقەرە بۆ ئەوەی بزانم ئاکامی بۆ چوون و پێشبینیەکانی ناو راپۆرتەکەم چی لێ بەسەردێ. سەرەتا چوومە زانکۆی حاجەتەپە. لە بەشی کۆمەڵناسی لەگەڵ قوتابیەک تووشی یەک بووین و پێی گوتم سەرجەم وتار و راپۆرتەکانی لە سمینارەکە پێشکەش دەکرێ کۆپی و بڵاو کراوەتەوە. جا قوتابیەکە بەو شێوەیە درێژەیدایە. راپۆرتەکەی ئێوەش ژمارەیەکی زۆری وێنە لەبەرگیراوە وەلێ بڵاو نەکرایەوە. هۆکاری ئەو کارەشیان بۆەوە گەڕاندبووە کە نووسینەکەمیان بە مەترسیدار زانیوە. قوتابیەکە بەردەوام بوو لە قسەکردن. زۆر هەوڵمدا تا دانەیەک لە راپۆرتەکەی ئێوە دەست بخەم بەڵام سەرکەوتوو نەبووم. بەڵام بەپێی گوتەکانی ئەو خوێندکارە بێ یەکێک لە برادەرەکانی توانیوێتی دانەیەک لە راپۆرتەکەی من بفڕێنێت. ڕۆژی دواتر چوومە ئەو هۆڵەی سیمینارەکەی لێبەڕێوە دەچوو. کاتێک لە بەردەم دەرگای هۆڵەکە هاتوو چۆم دەکرد، پرۆفیسۆر دکتۆر موبەجەلکرای ئەندامی لێژنەی ڕێخستنی سمینارەکە منی بینی و لێم نزیک بەوە و بە ئاسپایی قۆڵی گرتم و منی بردە پەنایەک. مامۆستا موبەجەل ئاوا سەری قسانی کردەوە. راپۆرتەکەی تۆمان خوێندەوە. کۆمیتەی ڕێخستنی سمینارەکەش لی وردبوونەوە و زۆر بە مەترسیان زانی. وەکو خۆم منیش بە مەترسی دەبینم چونکە ئەگەری ئەوە هەیە پۆلیس هێرش بکاتە سەر سمینارەکە یان ڕێگری لە ئەنجامدانی بکرێت. یانی ڕەنگە شتێک ڕووبدات کە میزاجی هەموو لایەک بترشێنێ. مامۆستا موبەجەل ئەو ڕستانەی بە دەنگێکی نزم و کەلەجانێکی زۆرەوە پێگوتم. یەکەم جارم بوو بە شێوەیەکی ئاواجدی بەشداری کۆبوونەوەیەکی وەها بکەم. راپۆرتێکم پێشکەش کردبوو ناوەڕۆکەکەشی لەلایەن ئەو کۆمەڵناسانەوە گوێ لێ دەگیردرا کە بەشداری سمینارەکەیان دەکرد. ئەوانیش لە هەمبەر هزر و بۆچوونی من دنیابینی خۆیان لەسەر مژارەکان دەردەبڕی. بۆیە زۆر بە کەلەجان بووم. کاتێکیش مامۆستا موبەجەل ئەو قسانەی بۆ کردم تووشی سەرسوڕمان بووم. آخر ئەوە کەی کارێکی ڕەوا بوو بەرامبەرم کرا. ئەو پرۆفیسۆرە بەڕێزە زۆر لێکۆڵینەوەی پۆلیسی بینی بوو لەگەڵ زۆر هێرشی ئاسایش ڕوبەڕوو ببووەوە. جا ئەگەر پرۆفیسۆرێکی وەها لە بیر و بۆچوونی ئێمە نەگا ئێمە چۆن دەتوانین کێشەکانمان بهێنینە زمان و باسییان بکەین. ئەو بەیانیەی سمینارەکە بەڕێوە دەچوو قەرەباڵغیەکی زۆر لە بەردەم هۆڵی پەیمانگای توێژینەوەی ناسنامەی زانکۆی حاجەتەپە دروست ببوو. زۆربەی ئەوانم دەناسی کە بەشداری سمینارەکەیان دەکرد. ئەوسا لە ئەرزروم لە زانکۆی ئەتاتورک کارم دەکرد و تەنیا بۆ سمینارەکە چووبوومە ئەنقەرە. پرۆفیسۆر دکتۆر موبەجەل لە گۆشەیەکی دوور لە قەرەباڵغیەکە بەردەوام بوو لە قسەکردن. زۆر گەنجیت، هێشتا لە یەکەم پایەی پیشەکەتی، بۆیە لەوەها دەستپێکێکدا ڕوبەڕووبوونەوەت لەگەڵ بویەر و ڕووداوی لەو شێوەیە کارێکی ڕاست نییە. وەک راپۆرت و پێشنیازەکانی دیکە ئەوەی تۆشمان چەندان دانە لێ کۆپی کرد. وەلێ لەسەر ئاگادارکردنەوەی هاوڕێیەکمان لێژنەی بەڕێوەبردنی سمینارەکە هەمدیسان بە نووسینەکەی تۆداچوونەوە. لە پێداچوونەوەکەدا بڕیاری بڵاو نەکرانەوەی درا. بە بۆچوونی منیش دابەشکردنی کارێکی ڕاست نییە چونکە ئێمە بۆ چاکەی تۆ ئەو کارەمان کرد. بەو پێیەی بەهۆی ئەو راپۆرتەوە پێشهاتی ئۆپەراسیۆنی پۆلیس و دەستگیرکردنی تۆ کارێکی باش نەدەبوو.
بە بۆچوونی من قسە لەسەر بابەتێکی دیکە بکە و جارێکی دیکە بیر لە نووسینەوەی راپۆرتەکەت بکەوە، چونکە ئەگەر مرۆڤ لە تەمەنی گەنجی تووشی کارێکی وان نەخوازراو بێت، جارێکی دیکە ناتوانێت بە ئاسانی بکەوێتەوە سەرپێیەکانی خۆی. خۆت تووشی هەڵەمەکە و بڕوانە پێشەڕۆژی پیشەی ئەکادمیت، چونکە لە داهاتوو دەتوانی بە ئاسانتر باس لەو جۆرە مژارانە بکەیت. بەرامبەر بۆ مەترسیانەی ئۆپەراسیۆنی پۆلیس و دەستگیرکردنەکەی مامۆستا مۆبەجەل باسی کرد، ویستم باسی ئازادی زانکۆی بۆ بکەم و ڕووداوی لە بینبردنی کۆلێژی زمان و بەشەکانی مێژوو و جوگرافیای ساڵی 1948 بەبیر بهێنمەوە. بۆ ئەمەش گوتم زانکۆکان وەک دامەزراوەیەک سربەخۆ بوونە، بەڵام مامۆستا باسی دۆخی واقعی تورکیای بۆ دەکردم و گوتی بەرامبەر بە دۆخی ڕاستەقینەی تورکیا، دامەزراوەی وەکو زانکۆ زۆر جێگای باوەڕ و متمانە نین. هەروەها بەر لەوەی بڕوا ئەوەشی پێگوتم ئاگادار بە هەموو چاوەکان لەسەر تۆن. ئیدی بەو ڕستەیە کۆتایی بە گفتوگۆکەی نێوانمان هێنا. منیش زۆر پێداگریم لەسەر نیقاشەکەی نێوانمان نەکرد. پێشکەشکردنی راپۆرتەکەی من لە سەیەم ڕۆژی سمینارەکەدا بوو، بۆیە داوایان لێ کردم تا ئەو ڕۆژە جارێکی دیکە بیرێک لە پرسەکە بکەمەوە. لەوێ سەروبەندێشدا بەهۆی ئەوە بابەتانەی لەوانەکان باسم دەکرد و ئەو پرسیارانەی لە تاقیکردنەوەکان دەمهێنایەوە لە زانکۆی ئاتاتورک، داوایەکی کارجێڕیم لەسەرکرا بووە. بەهۆی ئەو دۆسیەوەش پاڵەپەستۆیەکی زۆرم لەسەر بوو. پرۆفیسۆر و لێژنەی بەڕێوەبردننی سمینارەکەش ئاگاداری ئەو دۆخەم بوون. دەبێ ئاماژە بەوە بکەم بەهۆی ئەو ئاخافتنانەوە تووشی بێئومێدی ببووم، چونکە ئازادی زانستی و بیرروڕا لە واقعی تورکیادا زۆر گرنگ و پڕبایەخ نەبوو، بۆیە لەو بارەیەوە هەست و بیر و هۆشم تێکەڵ و پێکەڵ ببوو. لە کاتێکدا داوای ئەوەیان لێ دەکردم بە هیچ شێوەیەک باسی راپۆرتەکە و چۆنیەتی ئامادەکردنی و بڵاوکردنەوەی نەکەم، بە کورتی ڕوبەڕووی بارێکی ناهەموار ببوومەوە، بۆیە دەبوو خۆم بڕیار لەو دۆخە بدەم کە تێکەوت بووم. لەو بارەیەوە پرسەکەم لەگەڵ چەند دۆستێک گەنگەشە کرد. ئەوانیش لەو بارەیەوە ڕەخنەیان لە لێژنەی ئامادەکاری و بەڕێوەبەرانی سمینارەکە گرت. لە کاتێکدا چەندان پرۆفیسۆر و دکتۆری ناودار لە سمینارەکە دەدوان هەبوو. جگە لەمانە ڕێژەی ئامادەبوونیش زۆر و قەرەباڵغ بوو. ڕۆژی سێیەم نۆرە هاتە سەر پێشکەشکردنی راپۆرتەکەی من. لەوێ هیچ باسی ئامادەکاری و ڕێگریکردن لە بڵاوکردنەوەی راپۆرتەکەم نەکرد، بەڵکو و کورتکراوەیەکم لەسەر راپۆرتەکەم پێشکەش کرد. ئەو راپۆرتەی کە پێش بە بڵاوکردنەوەی گیرا نزیکەی 64 لاپەڕە بوو، وەلێ تەنیا 8 خولەک قسەم کرد. سەرەڕای ئەمە پرۆفیسۆر دکتۆر کەمال کارپات ڕەخنەی لە قسەکانم گرت. شێوازی ڕەخنەگرتنەکەشی بە دەنگ بەرزکردنەوە و هاشوهوش بوو. لە کاتێکدا هێشتا لەسەر کورسیەکەی خۆم لەبارەی پرسەکە دەپەیویم. ئەو نزیکەی 4 مەتر لە شوێنی دانیشتنی منەوە ڕۆنیشت بوو. ئەو دەنگەی لە ناو غەڵبەغەڵبەکەدا هاتە بەرگوێی من ئەوە بوو: کورد هەیە و دەوڵەت نییە، کورد هەیە و دەوڵەت نییە. واتە مەبەستی ئەوە بوو بڵێ تۆ باسی کورد بکە، بەڵام دەوڵەت دەرحەقت دێت. جا بەناوهێنانی دەوڵەت دەیویست هێز و قودرەتی حکوومەتمان بیر بهێنێتەوە. پرۆفیسۆرەکانی دیکە ئەگەر بەقەد ئەویش نەبێ، وەلێ ئەوانیش بە فسکە فسک ڕەخنەیان لێگرتم. پرۆفیسۆرەکان ڕستەی کێشەی ڕۆژهەڵاتیان وەکو بانگەوازێک بۆ کوردەکان لێک دەدایەوە. ئەمەش بێویستی خۆیان بوو. ئەوانەی ڕەخنەیان لێدەگرتم مامۆستایانی بەشەکانی زانستە سیاسیەکان و کۆمەڵناسی و مێژوو مرۆڤناسی و ئابووری و زانستە مرۆڤایەتیەکان بوون. ئێوارەی ڕۆژی سێیەمی سمینارەکە کە کۆتا ڕۆژی سمینارەکەش بوو، داوەتی کۆبوونەوەیەک بووم کە لە ماڵی ئۆیا بایدرساز دەکرا. لەگەڵ من چەند کەسایەتیەکی ئەکادمی وەک شەریف مێردینی و مەتە تونچای و ئیلتەر توران و ئۆیا بایدار بەشدار بووین. لەوێ شەریف مێردینی باسی توێژینەوەیەکی کرد لە ئیزمیر کە لەلایەن کۆمەڵێک کەسانی پسپۆری زانستی کۆمەڵایەتی ئەنجام دەدرێ. هەروەها باسی لەوەش کرد کە لێکۆڵینەوەکە لەلایەن ڕێکخراوی زانستە مرۆڤایەتیەکانی تورکەوە هاوکاری و پشتگیری دەکرێت. هەروەها باسی ئەوەی کرد ئەگەر پرۆژەیەکی لەو شێوەیەش لە دیاربەکر بکرێ کارێکی خراپ نییە. لەو بارەیەوەش داوای لە من کرد تا راپۆرتێکی سەرەتایی بۆ ئامادە بکەم. ماوەیەک دواتر راپۆرتەکەم ئامادە کرد و دامە شەریف مێردینی، وەلێ هیچ پێشکەوتنێک لەبارەی پرسەکەەوە ڕووی نەدا، چونکە مژارەکە ئەوێ ئێوارێ لە ماڵی ئۆیا بایدار دەستی پێکرد و هەمان شەویش هەر لەوێ کۆتایی پێهات بوو. ساڵێک دوای سمینارەکە کاتێک ڕژێمی 12 ئازار هاتە پێش، دەستگیر کرام و دواتر خرامە زیندان. مەحمەد عەلی ئایبار، سانسۆرێکی ڕووکەن. حەسەن حوسێن کۆرکمازگیلی شاعیر 1927 تا 1984 لە کۆتاییەکانی ساڵی 1960 دەستی بە سەرپەرشتیکردنی گۆڤاری فۆرم کرد.
ئەو کەسێکی نزیک لە پارتی کرێکارانی تورکیا بوو. لەوێ دەمێدا گۆڤارەکە چەندان نووسینی منیشیان بڵاو کردەوە. حەسەن حوسێن ساڵی 1969 لە نامەیەکیدا کە بۆ منی ناردبوو ئاماژەی بەوە کردبوو جارێکی دیکە لەگەڵ چەند ڕووناکبیرێکی وەک مەحمەد عەلی ئایبار و یاشار کەماڵ و عابدین دینۆ و باڵابان دووبارە دەست بە ژیاندنەوەی گۆڤارەکە دەکەن. بۆیە داوای وتارێکی لە من دەکرد. لەو ماوەیەی بۆ من دیاریکرابوو نووسینێکم بە ناونیشانی کێشەکانی ڕۆژهەڵات نووسی و بۆم ناردن. ماوەیەک دواتر لەو کتێبخانانەی ئەرزڕۆم کە ڕۆژنامەشیان دەفرۆشت دانەیەکم لە گۆڤارەکە کڕی. لەوێ سەردەمێدا لە پاڵ گۆڤاری فۆرم چەندان ڕۆژنامە گۆڤاری وەک سۆسیال عەداڵەت و دەڤریم و کفلجمیش لە ئەرزڕۆم دەفرۆشران. لە گۆڤارەکەدا وتارەکەی خۆم نەبینی، بۆیە بە تەلەفۆن پەیوەندیم بە کاک حەسەن کرد و ئەوەم پێڕاگەیان کە وتارەکەم لە گۆڤارەکەدا بڵاو نەکراوەتەوە. ئەوسا ئەنجامدانی تەلەفۆن لە نێوان دوو شار زۆر دژوار بوو. دەبوو تەلەفۆن بۆ بەدالە بکەیت و پاشان ئەوان بەو ژمارەیان دەبەستەوە کە داوات کرد بوو. وەلێ سەرکەوتوو ببووم لە پەیوەندی گرتن لەگەڵ کاک حەسەن. کاک حەسەن لەو سەری تەلەفۆنەکەوە سەبارەت بە پرسیارەکەی من گوتی بێشکچی وتارەکەی تۆ لە فڵانە لاپەڕەیە. کاتێک سەیری لاپەڕەکەم کرد بینیم گۆڕانکاری زۆری بەسەرهێنراوە. بە شێوەیەک ناونیشانی وتارەکەشیان بۆ کێشەی ڕۆژهەڵات لە پەنجەرەی پۆلەوە گۆڕی بوو. لە پاڵ ئەمە چەند مانشێتێکی لاوەکی دیکەشیان زیاد کرد بوو. ناوەڕۆکی وتارەکەش گۆڕانی بەسەرداهێنرا بوو. لەسەرەوەی نووسینەکە لەسەر ڕەنگێکی تۆخ بە پیتی ئەستور ئیسماعیل بێشکچی نووسرا بوو. وەلێ زۆر بە سەرنجەوە لێی ورد نەبووبایەوە ناوەکەت نەدەبینیەوە. دواتر بە نامەیەک دۆخەکەم با حەسەن حوسێن کۆرکمازگیل گوت و بۆم نووسی ئەوە ڕاست نییە کە ئەوەندە دەستکاری نووسینەکەم کراوە. کاک حەسەن لە ماوەیەکی کووردا بەو شێوەیە وەڵامی نامەکەی دامەوە. بێشکچی کاک مەحمەد عەلی زۆر مژۆڵی نووسینەکانی دیکەی ناو گۆڤارەکە نەبوو. وەلێ وتارەکەی تۆی وشە وشە خوێندەوە و لێی ورد بووە. بۆیە زۆری لێگۆڕی و منیش خۆم تێ هەڵ نەقورتاند. مەحمەد عەلی ئایبار 1970 تا 1995. ساڵی 1961 بەردەوام نوسخەیەک لە دەستوری تورکیای لە باخەڵی لەگەڵ خۆی دەگێڕا. بۆ ئەمەش دەیویست تەواوی بۆچوون و ڕووداوەکان هاوتەریبی دەستور بن. ڕووکەنی سوسیالیزم و بۆچوون و ڕێگاکەی سەرچاوەکەی لە کاک مەحمەد عەلیەوە سەرچاوی گرتبوو. ئەو هەژمونێکی سیاسی کۆمەڵایەتی بوو کە لە دوای هێرشی سەربازی یەکێتی سۆڤیەت بۆ سەر چێکۆسلۆڤاکیا لە 22 تەباخی 1968 ڕوویدا و بووە هۆی لە کارلادانی دووبچەکی سەرۆکوەزیران. پانێلی قارس. ساڵی 1968 لە پاڵ دەوامی زانکۆم وتارم بۆ گۆڤاری فۆرم و ڕۆژنامەی ئەکشام دەنووسی. لەوێ دەمێدا ڕۆژنامەی ئەکشام ئاراستەیەکی ئۆپۆزیسیۆنی هەبوو. چەتین ئاڵتان و ئیلهامی سۆی ساڵیش لە ڕۆژنامەی ئەکشام دەیان نووسی. مانگی یەک یان دووی وەرزی زستان بوو قوتابیەکی هاوڕێمان بە ناوی جاسم لێی پرسییم کاک ئیسماعیل ڕێکخراوی خوێندکارانی دەرچووی قارس لە شارەکەیان پانێلێک ڕێک دەخەن. ئایا ویستی بەشداریکردنت هەیە؟ پانێلەکە بە هاوبەشی لەگەڵ سەندیکای مامۆستایانی تورکیا ساز دەکرا. هەروەها قوتابیەکە بەو شێوەیە درێژەی پێدا. لە هەموو کوچەیەکی شاری قارس ئاگاداری و لافیتە هەڵدەواسین و هەوڵی ئەوە دەدەین خەڵکێکی ئێجگار زۆر بەشداری پانێلەکە بکات. وەلێ پێویستە پرۆفیسۆری جوگرافیاش ئامادە بێت. ئایا دەتوانی لەو بارەیەوە قسەی لەگەڵ بکەی؟ بڵیتی چوون و هاتن و شوێنی مانەوەی میوانخانە و هەموو شتێکشی بۆ ڕێک دەخەین. منیش لە وەڵامدا ئەوەم پێگوت خۆم دێم و لەگەڵ ئەو پرۆفیسۆرەی باسیشی دەکەی هەوڵی خۆم دەدەم بۆ هاتنی. بەبێ درەنگکەوتن چووم لەگەڵ مامۆستاکە قسەم کرد و هەواڵی ئەوەشم پێدا کە سەرۆکی سەندیکەی مامۆستایانی تورکیای شاری ئەرزڕۆمیش بەشداری پانێلەکە دەکات. دوای ئەوە مامۆستاکە ڕازی بوو بە بەشداریکردن. ڕۆژی هەینی یەکێک لە مانگەکانی ناوەڕاستی وەرزی زستان بوو. لەبەر بەفر و تەم و مژی وەرزەکە چاوی نەدەبینی. کەشێکی ساردی کە لە تەزێن بوو هەواکەی. شەمەندەفەر دەمژمێر 18 تا 18 هات. دوای ئەوەی کاتێکی زۆر لە وادەی دیاریکراوی خۆی درەنکەوت. ڕێگای نێوان قارس و ئەرزڕۆم لە کاتی ئاساییدا بە شەمەندەفەر 4 دەمژمێر بوو. وەلێ ئێمە بە 6 دەمژمێر گەیشتین. کاتێک گەیشتینە خاڵی وەستانی شوێنی مەبەست دەمژمێر 24 شەو بوو. بڕیار بوو لە خاڵی وەستانی شەمەندەفەر لە قارس جەسیم پێشوازیمان لێ بکات. وەلێ کاتێک لەگەڵ مامۆستاکەی تەکم و سەرۆکی سەندیکای مامۆستایانی تورکیای شاری ئەرزڕۆم دابەزین جەسیم دیار نەبوو. لەگەڵ ساردی هەواکە تەم و مژێکی زۆریش حکمی خۆی دەکرد.
واتە جگە لە جەسیم هەموو شتێک هەبوو. ئێمە وامان لێکدایەوە لەبەر ئەوەی درەنگەیشتوین جەسیم لەبەر ساردی کەشەکە چاوەڕێی نەکردوین. مامۆستاکەی من هێنابووم دەستی بە پرتەپرت کرد. بێشکچی لە نێو چاوانی تۆ ئەو شتانەمان بەسەر هاتووە. نازانم بۆ گوێم بۆ گرتی و بەگەڵت کەوتم. ئەی بڕیار نەبوو لە پێشوازیماندا بن؟ پێشتر چوو بوومە قارس، بەڵام تەنیا بە پاس چوو بووم، نەک شەمەندەفەر. خاڵی وەستانی شەمەندەفەر دەکەوتە دەرەوەی ڕۆژهەڵاتی شارەکە. جا لەبەر زۆری تەمەکە گڵۆپی ناوشاریش نەدەبیندرا، بۆ ئەوەی ڕێگای چوونە ناوشاریش بپرسین عەبدێکی خوامان لەوێ نەدەبینی. بە خەمڵاندنی خۆمان بەسەر سکە ئاسینینەکانی شەمەندەفەر دەستمان بەڕێکردن کرد. دوای ماوەیەکی زۆر بە پێڕۆیشتن گەیشتینە کۆشکێکی بچووک. لەوێ چاودێرێکمان بینی لە ژوورەوە بوو دانیشت بوو. سەبارەت بە ئاراستەی ئەو شوێنەی بۆی دەچوین کابرا پێی گوتین بە پێچەوانەوە هاتوون. بۆ ئەمەش دەبێ بگەڕێنەوە خاڵی وەستانی شەمەندەفەر و لەوێ ڕێگاکە لە کەسێک بپرسن. هەموو ئەمانە لەلایەک، بەڵام نزیکەی 1 متر بەفر کەوت بوو. بۆیە پێڵاو و گۆرێویەکانمان لەگەڵ ئاو ببووە جل. پەنجەی قاچیشمان تۆزێکی مابوو لەسەرمان بیبەستێت. مامۆستاکەی تەکیشم بەردەوام بوو لەسەر منجەکەی، ئەوەی بەسەرمان دێت بەهۆی تۆوەیە بێشکچی. دوای چەند دەمژمێرێک ڕێکەوتن لە کۆتاییدا توانیمان ڕێگایەک بدۆزینەوە، وەلێ هێشتا هیچ ڕووناهیەک لە دەوروبەرەکە نەبوو. تا گەیشتینە باڵەخانەیەک و گوتم دەزانم ئێرە کوێیە، بۆیە ئێستا دەتان بەمە میوانخانەکە. لەبەر خۆمەوە بیرم لەوە کردەوە، ڕەنگە بەهۆی درەنگکەوتنی شەمەندەفەر ئەو برادەرەی چاوەڕێ ئێمەی دەکرد لەبەر سەرما چوو بێتە میوانخانە و لەوێ چاوەڕێمان بکات. لەگەڵ ڕێکردن سەیری دار و دیواری ئەوێم دەکرد، بەڵام هیچ شتێکی هەڵواسراوم نەبینی سەبارەت بە پانێلەکەی بۆی دەچوین. کاتێک گەیشتینە میوانخانەی باڵپاڵاس لە ژوورەوە هیچ گڵۆپێکی داگیرساو نەبوو، بەڵام پیاوێکمان بینی لەسەر کورسی لە تەک ئەو سۆبایەی داگیرسا بوو بە دانیشتنەوە خەوتە بوو. جەسیم لە میوانخانەکەش نەبوو، وەک چۆن هیچ بانگەشەیەکی هەڵواسراوی پانێلەکەش لە هیچ گوێیەک نەدەکەوتە بەرچاو. کاتێک گەیشتینە هۆتێلەکە بەوە دڵی خۆمان خۆش کرد هیچ نەبێ شەوەکە بە خەوتن لێرە تەواو دەکەین و تۆزێک خۆمان گەرم دەکەینەوە و بەیانی بە تێرخەوی دەچین بۆ بەشداریکردن لە پانێلەکە. بەڵام لەوێش تووشی بێئومێدی بووین، چونکە کاتێک کابرای چاودێرمان لە خەو هەڵستاند و پێمان گوت بەیانی لێرە پانێلێک بەڕێوە دەچێ و بۆ ئەمەش دەبوو بێنە پێشوازی ئێمە. بەڵام کارمەندەکە ئاگاداری هیچ یەکێک لەو شتانە نەبوو، بۆیە چاوەکانی هەڵگەڵۆفی و ڕووی لە ئێمە کرد برا ئێوە باسی چی دەکەن؟ پانێلی چی و حاڵی چی؟ لە میوانخانە 5/9 هیچ یەکێک لە ژوورەکان سۆبەی لێدا نەگیرسا بوو. سەرباری ئەو پێشهاتانە مامۆستاکەی تەکیشم دەیگوت من لەگەڵ 2 کەسی دیکە لە یەک ژوور نامێنمەوە، بۆیە ژوورێکی بەتەنیام دەوێت. بە هەر شێوەیەک بێ ژوورێکمان بۆ ئەو دابین کرد. پێڵاو و گۆرێوی و پاچەی پانتۆڵەکانمان تەڕ ببوو. نەدەبوو بەو جلانەی بەریشمانەوە بنوین، چونکە ڕۆژی دواتر بە هەمان جلوبەرگ بەشداری پانێلمان دەکرد. بۆیە بە ناچاری هەموو جلەکانمان داکەند و بەڕووتی چوینە ناو بالینگان. ڕۆژی دواتر چاومان بە دوای جەسیم گێڕا، بەڵام لە هیچ شوێنێک نەبوو. لەبەر ئەوەی پێشتر چوو بوومە قارس، کاک حەیاتی سەرۆکی پارتی کرێکارانی تورکیای شارەکەم دەناسی، بە ناچاری چوینە لای ئەو. لە ڕێگا هەر چاوم لەسەر دار و دیواری ڕێگا و بانەکان بوو. تابزانم هیچ پانکارتێکی سمینارەکە هەڵواسراوە، چونکە جەسیم پێی گوتبووم هەموو شوێنێک بە ئاگادارکردنەوە و لافیتە پڕ دەکەینەوە. کاتێک کاک حەیاتمان بینی و بە سەرهاتەکەی خۆمان بۆ باس کرد، ئێمەی بردە باڵەخانەی سەندیکای مامۆستایانی تورکیای شارەکە، بەڵام چاوم لەسەر دیوارەکان هەڵنەدەگرت. کە گەیشتینە شوێنەکە چاوم بە برادەرێک کەوت کە دەرچووی کۆلێژی ئادابی زانکۆی ئاتاتورک بوو لە ئەرزڕۆم و ئەو ساژ مامۆستای ئامادەیی بوو. لە وەڵامی باسکردنی ئەوەی بە سەرماندا هات بوو گوتی واز لەو کڵاوچیە بێنن. جا بە خراپە باسی جەسیمی کرد. دواتر تێگەیشتن کە هیچ کەسێک ئاگاداری پانێلێکی لەو شێوەیە نەبوو، چونکە هیچ چالاکیەکی وەها لە گۆڕێ نەبوو. جەسیمە فەندی بە ناوی سازکردنی پانێل و بەکارهێنانی ناوی ئێمە پارەی لە هەندێک کەس وەرگرت بوو خۆی بزر کرد بوو. تەنیا ئەوە نەبێ بڵێتی شەمەندەفەری نێوان قارس و ئەرزڕومی بۆ بڕی بووین. دوای ئەمە دووبارە گەڕاینەوە ئەرزڕوم و بە برادرانم گوت جەسیم لە هەر کوێ بێ بۆم بدۆزنەوە هەندێک شتی پێدەڵێم. بەڵام ئەو لە هیچ شوێنێک خۆی دەرنەدەخست. دەمویست بیگرم، بەڵام بەردەوام خۆی لێ دەشاردمەوە و نەدەکەوتە دەستم. دوای ماوەیەک لە ناوشار کەپوومان بەریەک کەوت و گرتم. 1001 بێنە و بەردە و درۆ دلەسەی کرد بۆ ئەوەی بەرگری لە خۆی بکات،
بەڵام ڕەزیل و سەفیلم کرد. جاجگە لەمە خۆ هیچی دیکەم لەگەڵ پێ نەدەکرا. کۆڕبەند لە قاموشان. دووبارە مانگەکانی زستانی ساڵی 1969 بوو. لەوێ سەردەمێدا قارس شارێکی زۆر بەجوڵە بوو. لە قاموشان برادرێک هاتەلام. ئەو خوێندکاری زانکۆی ئاتاتورک بوو. قوتابیەکە باسی ئەوەی کرد لە ناوچەی قاموشان لەژێر ناونیشانی کێشەکانی بەرەو پێشچوونی ڕۆژهەڵاتی ئانادۆڵ کۆنفرانسێک ڕێکدەخرێ. داوای لێکردم تا بەشداری بکەم. کاتێک باسی ئەوەی کرد تێچووی ڕێگا و شوێنی مانەوەمان بۆ دابین دەکات، ئەو بەسەرهاتم بۆ گێڕایەوە کە لە چوونە قارس بۆ بەشداریکردن لە پانێلەکە بەسەرمان هات بوو. بەڵام ئەو بە دڵنیاییەوە بوونی شتێکی وەهای ڕەت کردەوە. دوای هەفتەیەک لەگەڵ هاوڕێیەکی شاری ئاگریم بە ڕۆژی ڕووناک کەوتی نەڕێ، بەڵام ئەوێ جارێ بە ئۆتۆبۆس چوین. عەلەساس بەرامبەر هەر پێشهاتێک ڕێکاری پێویستەگرینە بەر. ئەو خوێندکارەی ئێمەی داوەت کرد بوو هاوکات کە ئەندامێکی کۆمەڵەی قوتابیانی دەرچووی خوێندنی باڵا بوو، بڕیار بوو لە تێرمیناڵ پێشوازیمان لێ بکات و بمان باتە میوانخانە. کاتێک گەیشتینە قاموشان و لە ئۆتۆبۆس دابەزین، ئەو برادەرەی دەبوو لەوێ بێت لە ڕاست و چەپی هیچ شوێنێک دیار نەبوو. زۆر بە دوای داگەڕاین و لێمان پرسی وەلێ نەمان دۆزیەوە. لە شانسی خۆم حوسێن ئەمیلی سەرۆکی پارتی کرێکارانی تورکیای شارەکەم دەناسی. لەوێ دەمێت دەتوانی بە پرسیارکردن لە باڵەخانەی پارتی کرێکارانی تورکیا شوێنەکەیان بدۆزیەوە. بویە لە چایخانە و ڕاست و چەپمان پرسی و توانیمان شوێنەکە بدۆزینەوە و بچینە لای حوسێن ئەمیرلی. هۆکاری هاتنەکەمان بۆ باس کرد. لەوێش هیچ کەسێک ئاگاداری وەها کۆڕبەندێک نەبوو، چونکە وەک ئەوەی قارس هیچ کۆڕبەندێک لە گۆڕێ نەبوو. حوسێن ئەمیرلی ڕووی تێکردین و گوتی مادەم تا ئێرە هاتوونە چی دەڵێن ئەگەر ئێمە کۆنفرانسێک ڕێک بخەین. لەسەر داواکاریەکەی کاک حوسێن ڕێککەوتین و ئێوارەی هەمان ڕۆژ لە هۆڵێکی بچووکی قوتابخانەی ئامادەیی قاموشان زیاتر لە 300 کەس هاتبوون بۆ گوێگرتن لە کۆڕبەندەکە. لە نێوان ئامادەبوواندا هەریەکە لە قایمقام و بەڕێوەبەری پۆلیس و فەرماندەی ژەندەرمەش دەبیندران. دوای ئاخافتنێکی کن حوسێن ئەمیرلی ڕووی لە من کرد و بە گوتنی ئێستاش ئیسماعیل بێشکچی قسەتان بۆ دەکات. نۆبەتی ئاخافتنەکەی بە مندا. هێشتا نەمگوتبوو ڕۆژهەڵاتی ئانادۆڵ لە پڕ نزیکەی 150 تا 160 کەس لە ئامادەبووان لە ڕیزی پێشەوە و ناوەڕاست و دواوە خۆشان و هەستانە سەرپێ و بە تەپوهۆڕی دەنگی قاچیان هۆڵەکەیان جێهێشت. بەڵام قایمقام و بەرپرسەکانی دیکە بەردەوام بوون لە گوێگرتن. ڕەنگە مەراقی ئەوەیان کردبێ با بمێنینەوە تا بزانین بێشکچی چی دەڵێت، ئایا باسی شتێکی خراپ دەکات یان نا. ئەوانەی دەڕۆیشتن بە پرۆتێستۆکردنی من لە هۆڵەکە دەچوونە دەرەوە، وەلێ من نزیکەی دەمژمێرێک و 15 خولەک ئاخفیم. دواتریش نزیکەی 40 خولەک پرسیار و وەڵاممان لەسەر قسەکانی پێشوم کرد. پێم وابێ کۆنفرانسێکی زۆر جوانتر و بە سووتری لێ دەرچوو. سەری بێشکچی دەمانچەیە. لە نێوان ساڵانی 1968 تا 1970 لە زانکۆی ئاتاتورک لە ئەرزروم دەستەیەکی هەڤاڵانمان هەبوو. دکتۆر ئینایەت بەرگمان مامۆستای فیزیای خاک بوو لە کۆلێژی کشتوکاڵ. ئەحمەد ئاراسیش قوتابی بەشی کارگێڕی بوو. قودوسی ئۆستاچیش ئەندازیاری کارگەی شەکر بوو. ئەحمەد ئەلباگ قوتابی کۆلێژی کشتوکاڵ بوو. ناجی گورشین مامۆستای یاریدەدەر بوو لە کۆلێژی ئاداب. کیرکۆریش مامۆستای یاریدەدەر بوو لە کۆلێژی پزیشکی. ناوە ناوەش هەندێک برادەری دیکەش دەهاتنە ناودەستەکە. هەموو ئەو هەڤاڵانەی باسم کردنا، بەڵام سێ چوارێکمان زوو دەهاتینە با هەفتوو. زۆربەی کاتیش لەگەڵ مامۆستا ئینایەت بەرگمان بەیەکەوە بووین. ئەو ترۆمبێلیشی هەبوو، بۆیە هەندێک جار بە ترۆمبێلەکەی ئەو دەچوینە دەرەوەی ئەرزروم بۆ گەشت و سەیران. لەوێ سەردەمێدا لە ئەرزروم و بەتایبەتیش لە زانکۆ کۆمەڵگایەکی زۆر چالاک و دینامیکی هەبوو. زانکۆ زوو کۆڕبەند و سمینار و گەشتی زانستی ڕێکدەخست. لە نێوان چەپ و ڕاستەکانیش دەمەدەم و نیقاش بەردەوام بوو. زۆر جار بۆ دیدار لەگەڵ مامۆستا ئینایەت لە تاقیگەی کۆلێژی کشتوکاڵ یان لە ژوورەکەی من لە کۆلێژی ئاداب بەیەکەوە دەمەتەقەیەکی خۆش و درێژمان دەکرد. لە پاڵ ئێمە بەردەوام چەند هەواڵێکی دیکەش بەشداری گفتوگۆکانیان دەکردین. لە ناو شاریش بەردەوام لە یەک قاوەخانە گردەبووینەوە. ڕۆژێک لە ناو گفتوگۆ بووین ئەحمەد ئاراس بە کەلەجانەوە هاتە لامان و بە دڵە خوڕپەوە گوتی کێشە و ناکۆکیەکانی نێوان چەپەکان و ڕاستەکان لە ئەرزروم زۆر قوڵبۆتەوە. چەپەکان لە هەڵکشان و ڕاستەکانیش لە هەمبەر ئەمە دەستیان بە کاری ڕێکخراوەیی کردووە. ئیدی پێویستمان بە هەڵگرتنی چەکە.
ئەحمەد ئاراس دوای ئەو قسانەی دەمانچەیەکی لەژێر کراسەکەی لەبەر پشتی دەرهێنا و گوتی من چەکی خۆم هەڵگرتووە. لە وەڵامدا مامۆستا ئینایەت بەهێمنی گوتی بێشکچی پێویستی بە دەمانچە هەڵگرتن نییە، چونکی سەری وەک دەمانچەیە. لەگەڵ هاتنی ڕژێمی 12 ئازار تاقمەکەمان لەبەر یەک هەڵوەشاوە و پەرت و بڵاو بووین و کۆتاییان بە ژیانی ئەکادیمیم هێنا لە زانکۆی ئاتاتورک. لەو بەرگریکردانەی لە دادگای دۆخی لە ناکاوی سەربازی دیاربەکریشکرا بەشێک لە برادەران بە هەر شێوەیەک بوو بێ بڕیاری دوورکەوتنەوەیان لە بێشکچی بۆ دەرکرا. سەردانی کۆمەڵەی شۆڕژگێڕی کولتوری ڕۆژهەڵات DDKO لە پاییزی ساڵی 1969 کاتێک لە ئەرزرومەوە چوومە ئەنقەرە، یەکێک لەو کۆمەڵە و ڕێکخراوانەی سەردانمکردن کۆمەڵەی شۆڕژگێڕی کولتوری ڕۆژهەڵات DDKO بوو. لە ڕێگای میدیاوە ئاگاداری دامەزراندنی ئەو کۆمەڵەیە ببووم. ناونیشانەکەشیان کەوت بۆ نۆهۆمی یەکەمی باڵەخانەیەک لەسەر ڕێگای نێوان ناوچەی کزلایی و جەبەجی لە شەقامی زیاگوک ئاڵپ. لەوێ لەگەڵ کۆمەڵەیەکی تازە و هەڤاڵی نوێی یەکدیمان ناس دەکرد، بۆیەش کە لە جانم پێوە دیار بوو دەستم بە زەنگی دەرگاکەوە ناو لە چەند چرکەیەکدا قاپیەکەیان کردەوە. کە ئومێد فوراتم بینی دەرگاکەی کردەوە زۆر دڵخۆش بووم. هەستێکی دڵخۆشکەر لە ناخم چەکەرەی کرد کە هاتوومەتە شوێنێکی ڕاست. ئەوێ ڕۆژێ لەوێ لەگەڵ زۆر کەسی چاک یەکدیمان ناسی. کاک جانیبیشم لەوێ بینی، چونکە جانیب یڵدرمم لە میتینگەکانی ساڵی 1967ەوە دەناسی. لە ئێوارەی ئەوێ ڕۆژێ لەگەڵ هەریەکە لە ئیحسان ئاکسۆیی و سولێمان دەمیرکاپی بەیەکەوە چووینە دەرەوە بە مەشکردن تاوەکو لای باڵەخانەی کۆلێژ چوین. لە بەردەم دەرگای کۆلێژی زانستە سیاسیەکانەوە تا پەیمانگای هونەرە جوانەکانیش هەر بە پێ ڕێمان کرد. لەوێ بەشە ناوخۆییەکی قوتابیانی دیاربەکر هەبوو، ئیحسان و سولێمان لەوێ دەمانەوە. کۆڕبەندی کۆمەڵەی شۆڕژگێڕی کولتوری ڕۆژهەڵات DDKO لە ئەنقەرە. لە یەکەمین هەفتەی مانگی 3 ساڵی 1970 بە سەردانێک چوومە ئەنقەرە. لەوێ سەرێکم لە بارگای کۆمەڵەی شۆڕژگێڕانی کولتوری ڕۆژهەڵاتدا. برادەرانی ئەوێ دەیانویست بەر لەوەی لە ئەنقەرە بڕۆم لە بارگای کۆمەڵەکەیان کۆڕبەندێک پێشکەش بکەم. وارێک کەوت بوو چەند ڕۆژێک بەر لەو سەردانە پەرتوکەکەم بە ناوی ڕێخستنی سۆسیۆ ئیکۆنۆمی و ژێرخانی نەتەوەیی ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ تازە بڵاو بووەوە. کۆڕبەندەکەش هەر سەبارەت بە کتابەکە دەبوو، بۆیە منیش داواکەیانم ڕەت نەکردەوە و دەستم بەخۆ ئامادەکردن کرد. لەو ڕۆژانەی لە ئەنقەرە بووم لە بەرواری 11مین ڕۆژی مانگی 3 ساڵی 1970 ڕێککەوتنی 11 ئازار لە نێوان مەلا مستەفا بارزانی و سەدام حوسێن لەسەر پێدانی مافی ئۆتۆنۆمی بۆ کوردستان واژووی لەسەر کرابوو. ڕێککەوتنەکە لە ناوگەلی کورد ببووە مایەی دڵخۆشی و شادی و خڕۆشانێکی تازەی دروست کردبوو. بەوێ شێوەیە کۆڕبەندەکە ڕۆژێک دوای ئەو ڕێککەوتنە واتە لە 12 ئازار سازکرا. بڕیاریشمدا بوو تا باس لە ڕێککەوتن نامەکەش بکەم. بارگای کۆمەڵەکە لە شەقامی گۆک ئاڵپ لە شوێنێکی بچووک بوو، وەلێ خەڵکێکی زۆر هاتبوون و قەرەباڵغەیەکی زۆر دروست بوو. بۆ ئەوەی ئامادەبووان گوێبیستی تەواوی قسەکانم بن، دەرگای نێوان ژوورەکانیان خست بۆ سەرپشت. لە ساتەوەختی قسەکانم ناوی شارە کوردیەکانی وەک دیاربەکر و وان و ئاگری و موش و قارس و بەدلیسم دەهێنا. کاتێک ناوی ڕوهام هێنا، گوێم لە ڕستەیەک بوو، یەکێک دەیگوت کاکۆ سیوێرەک، کاکۆ سیوێرەک. لەگەڵ من ئامادەبوانیش گوێبیستی بوون و لەگەڵ ئەوە کەنینەوە. لەبەر ئەوەی شوێنەکە تژی گوێگر بوو، بۆیە نەمزانی دەنگەکە لەکوێوە هاتە بەرگوێچکەم. پێم وابێ ئەویش لەبەر قەرەباڵغی گوێبیستی ناوی ڕۆها نەبوو، بۆیە هەمدیسان دەستم بە گوتنەوەی ناوی شارە کوردیەکان کردەوە. دووبارە کە گوتم ڕۆها، دیسان گوتیەوە کاکۆ سیوێڕەک، کاکۆ سیوێڕەک، بەڵام ئەو جارە بە دەنگێکی بەرزتر، بەڵام بە تۆنێکی ڕەحەت و نەرم و پڕئاواز. ئەو برادەرەی لە تەک من وەستا بوو ڕووی لە من کرد و گوتی کاک ئیسماعیل، دەبێ سیوێڕەکیش جیا لە ڕۆها ناوی بهێندرێ، وا پێدەچێ ئەو هەڤاڵە مەبەستی ئەوە بێت. ئەو کۆڕبەندەی لە 12 ئازار لە بارگای کۆمەڵەی شۆڕژێڕی کولتوری ڕۆژهەڵات پێشکەشم کرد، دواتر لە سەردەمی ڕژێمی 12 ئازاری تورکیا بووە هۆکاری ئەوەی داوام لەسەر بکەنەوە. کۆڕبەندەکەش دژی من و کۆمەڵەکە ببووە بەڵگەیەکی تۆمارکراو لەسەرمان، جگە لە دانەپاڵی چەندان تۆمەتی دیکەش. وتاری کۆڕبەندەکە لەلایەن ئەندامانی میتەوە لەسەر کاسێتێک تۆمار کرابوو خرابووە ناو ئەو دۆسیەی لەسرم کرابووە. بە ئەگەرێکی زۆر میت ئەو کارەی لە ڕێگای کەسێکەوە کردبوو کە بەشداری کۆڕبەندەکەی کردبووین.
هەروەها نێوەڕۆکی ناو وتارەکەشیان لە ڕێگای گوێگرتن لە کاسێتەکە نووسیبووە. لە کاتی لێکۆڵینەوەی دادگا دانم بەوە دانەناکە ئەو وتارەهی منە و لە بارگەی ئەنقەرەی کۆمەڵەی شۆڕژگێڕی کولتوری ڕۆژهەڵات پێشکەشم کردووە. کەچی سەرباری ئەوە کەسێکیان دامەزران تا جارێکی دیکە دەنگی ناو کاسێتەکە تەڤریغ بکاتەوە و بە کۆمپیوتەر بنووسرێتەوە. بە بڕیاری دادگا هەریەکە لە ڕێدوان جونگوڕ و جانگورزاپ و دوو کەسی دیکەش لە کەناڵی تاڕەتە بەشداری دانیشتنەکانی دادگایکردنەکەیان کردم وەکو لایەنی شارەزا لە پرسی تۆمارکردنی دەنگ. پێم وابێ لەوێش هەر ئەو دەستەیە دەنگیان تۆمار کردم. بە پشتبەستن بە دەنگە نوێیەکە جارێکی دیکە دەنگی تۆمارکراوی ناو کۆڕبەندەکەیان نووسیەوە. لە کاتێکدا خۆم گوتبووم ئەوە دەنگی منە، بۆیە پێویستی بەوە نەبوو کەسانێکی شارەزا لە بوارەکە بێن و ئەوەندە خۆیان بە تۆمارکردنی دەنگەوە مژوڵ بکەن. دوای لێخۆشبوونە گشتیەکەی ساڵی 1974 ڕۆژێ کاتێک لە ناوچەی کزڵای پیاسەم دەکرد، کەڵکەڵەی ئەوە کەوتە سرم بۆ ئەوەی بزانم بارگەی ئەنقەرەی کۆمەڵەی شۆڕژگێڕی کولتوری ڕۆژهەڵات چی لێ هاتووە. لەگەڵ برادەران بەرەو ئەوێ هەنگاوەکانمان خێرا کرد کە گەیشتین بینیم ئەو باڵەخانەی بارگای کۆمەڵی لێبوو ڕۆخێندرا بوو، لە شوێنی ئەویش باڵەخانەیەکی گەورەی چەند نهۆمی لێچێکرا بوو. لە ڕێڕەوی چوونە ژوورەوەش لە شوێنی بارگای کۆمەڵەکە قاوەخانەیەک دروست کرا بوو، ناویان لێنابوو دینلەمە کراتهانەسی کە بە واتای قاوەخانەی گوێگر دەهات، بۆیە ناوەکەی بۆ من جێگای تێڕامان بوو.